ئیمپراتۆری درۆ و سڵاو فەرماندە. دوا بە دوای داڕمانی ساختمانی مترۆپۆلی ئابادان لە کاتێکدا کە ئێستا قوربانیەکان بە تەواوی لەژێر دار و پردوو دەرنەهێنراون و شاری ئابادان نوقمی پەژارە و ناڕزایەتیە، لە تاران بزوتنەوەیەکی گەورە پڕهەزینە بۆ سرودی کۆنەپەرستانەی سڵاو فەرماندە لە ئیستادیۆمی وەرزشی ئازادی تاران بەڕێوە دەچێت. هەرچی زیاتر لە ڕووداوی ئەو کارە ساتە تێپەڕ دەبێت و زانیاری زیاتر سەبارەت بە دەور و نەخشی بەرپرسانی خۆجێیی و دەوڵەتی لەو گەندەڵیەدا کە ئەو ڕووداوەی لێکەوتەوە ئاشکرا دەبێت، تووڕەیی جەماوەریش پتر پەرەدەستێنێ. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە هەزاران کەس لە خەڵکی ناڕازی لە چەند شاری ئێران بە پشتیوانی و دەربڕینی هاوخەمی خۆیان لەگەڵ خەڵکی ئابادان جارێکی تر بە بەڕێوەبردنی ڕێپێوانی ناڕزایەتی لەسەر شەقامەکان دروشمی دژ بە حکوومەتیان بەرز کردەوە. بوشێر، ماهشەر، شاینشار، ئاهواز، ئومیدیە و ئابادان لە زمرەی ئەو شارانن کە شەوی هەینی گۆڕەپانی ئەو ناڕزاتیانە بوون. ڕێک لە کاتێکدا کە شاری ئابادان نوقمی ماتەم بووە، بەرپرسانی ڕژیم لە وەرزشگای ئازادی تاران شانۆی گاڵتەجاری بۆ بەڕێوەبردنی سرودی کۆنەپەرستانەی سڵاو فەرماندەیان ڕێکخست بوو. ئەم حەرەکەتەی ڕژیم و بێڕێزی ئاشکرای ڕژیم بەو ماتەمینە ڕاگەیاندراوە لە شاری ئابادان، شەوی پێنجشەممە بووە هۆی بڵێسەدارترکردنی هەرچی زیاتری ئاگری ڕق و تووڕەی خەڵک. جەماوەری تووڕە و ناڕازی دروشمیان دەدا، فەرماندە فەرماندە شار لەژێر دار و پردوودا نقم بووە و لە تاران زەماوەندە و لە ئابادان خوێنڕێشتنە. ئێستا شاری ئابادان و شارەکانی تری خوزستان کەشێکی توندی ئەمنیەتیان تێدا زاڵە و ژمارەیەکی زۆر لە جەماوەری ناڕازی دەست بەسەر کراون. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە هەر لە یەکەم ساتەکانی ئەو ڕووداوەدا بەر لەوەی کە هاوکاریە سەرەتاییە دەوڵەتیەکان بگات بە هانای دانیشتوانی زیاندیتووی ساختمانە داڕماوەکە، هێزە سەرکوتگەرەکان و کەرەستەکانی سەرکوت گەیشتنە شوێنی ڕووداوەکە و لە چەندین خاڵی هەستیاری شاردا جێگیر کرابوون. ڕۆژی پێنجشەممە لە شاری تاران جەماوەرێکی دەیان هەزار کەسیان لە منداڵ و ژن و پیاو لە ئیستادیۆمی ئازادی بە مەبەستی بەشداریکردن لە بەڕێوەبردنی سرودی گاڵتەجاری سڵاو فەرماندە کە خەڵک بە دروستی ناویان لێناوە سڵاو داما و کۆکردبەوە. ڕژیمێکی کە ئیزنی بە ژنان نەدەدا بۆ تەماشاکردنی یاری تۆپی بچێ بۆ ئیستادیۆم بۆ نیشاندانی هێزی بەسیجەکەی نەتەنیا ئەوەی کە ژنانی لایەنگری ڕژیمی بردە ناو ئیستادیۆم، بەڵکو ئیمکاناتی هاتوچۆ و هەموو پەیداویستیەکانی تری بۆ دابین کردبوون. ئامانج لە بەڕێوەبردنی ئەم چەشنە نمایشانە جگە لە ماهیەتە کۆنەپەرستانەکەیان ئەوەیە کە ڕژیم دەیهەوێت وا بنوێنێت کە گۆیا بارودۆخەکە ئاساییە و ئەوەی کە دەگوزەرێت شتێکی نۆرماڵە. بەڵام ئێستا چەند کاتژمێر لە بەڕێوەچوونی شانۆی ناو وەرزشگای ئازادی تێپەڕ نەبوو کە وەڵامەکەیان لە خەڵکی ئابادان وەرگرت. دەنگ و ڕەنگ و سایت و ڕۆژنامەکانی سەر بە ڕژیم لە حاڵێکدا هەواڵی شانۆی مەیدانی ئازادیان بە گەرمی بڵاو دەکەنەوە، لە ئاسنا ڕزایەتی بەربڵاوی خەڵک لە دژی گرانیدا بێدەنگیان هەڵبژاردووە. تەنانەت هەواڵگەلێکی وەک تێرۆرکردنی فەرماندە نظامیەکان لە جەرگەی شاری تاران و لە ناو دامەزراوەی نظامی پارچین، هەڵوەشانەوەی یاری نێوان تیمی تۆپی پێی کانەدا و کۆماری ئیسلامی کە شکستێکی نێونەتەوەی بوو بۆ ڕژیم، دەرنەهاتنی سوپا لە لیستی تێرۆر و شکستهێنانی و توێژەکانی بەرجام، هەر کام لەوانە بە نۆبەی خۆیان دەرخەری ئەو جێگە و پێگە لاواز و دژوارەیە کە ڕژیم خۆیدا دەبینێتەوە. بەڵام دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی بە سانایی لەوانە تێپەڕ دەبێ و تۆڕاتی خامنەی و ئیمام جومعەکان دەرخواردی خەڵک دەدات. پایەکانی کۆماری ئیسلامی هەر لە بنەڕەتەوە لەسەر درۆ دامەزراوە. ئەم ڕژیمە لە حاڵێکدا بۆ خۆی دەوزەخێکی ڕاستەقینەی بۆ بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵک دروست کردووە، وادەی بەهەشت بە خەڵک دەدات. ئەمڕۆ ئیتر ئیمپراتۆری درۆی ڕژیم لەگەڵ شکستی جدی بەرەوڕوو بۆتەوە.
خەڵک نەتەنیا بڕوایان بە قسەی بەرپرسانی ڕژیم نییە، بەڵکو نەفرەت و بێزاری لە حکوومەتی ئیسلامی و ئاخوندەکان سەرتاسەری ئێرانی داگرتووە. بازاڕی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی ڕەونەقی نەماوە و ئیتر کەمتر کەسانێکن کە متمانە و بڕوا بەم دەستگای درۆیە دەکەن. قسەوڕینەکانی خامنەئی و ڕەیسی و دەسەڵاتدارانی تری ڕژیم کڕیاری نەماوە و ئیمپراتوری درۆی ڕژیم زەمینگیر بووە و کارایی ڕابردووی نەماوە. بەڵام خەڵک ئەمڕۆکە لە ڕێگەی تۆڕەکۆمەڵایەتیەکان و میدیاکانی دەرەوەی وڵات و هەروەها پەیوەندیە کەسیەکانی نێوان شار و وڵاتە جۆراوجۆرەکانەوە زانیاری پێویست بەدەستێن و هیچ پێویستیان بەوە نییە کە گوێ بۆ هەواڵی کلک و گوێبڕاوە و سانسۆرکراوی ئەم دەستگایەوە ڕابگرن. هەرچی ئیمپراتوری درۆی حکوومەت پتر بکەوێتە پەراوێزەوە، ڕژیم پتر ناچار دەبێ پەنا بباتە بەر سەرکوتی فیزیکی. بەڵام ئێستا ئیتر ماشێنی سەرکوتیش ناتوانێت بەر بە پەرەسەندنی خەبات و ناڕزایەتی خەڵکی ئێران بگرێت. خەباتی یەکگرتوانەی خەڵکی ناوەوە و دەرەوەی وڵات، پەرەسەندنی ناڕزایەتیەکان و بەشداری هەرچی بەرینتری کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش، مژدەدەری دوا ڕۆژێکی باشتر بۆ خەڵک و شکست و ناکامی هەرچی زیاتر بۆ حکوومەت و هەروەها مژدەبەخشی نەبەردی کۆتایی و ڕووخانی ئەم ڕژیمە گەندەڵ و کۆنەپەرستە و لە ناوچوونی ئیمپراتوری درۆیە.